ئێمە وەکو مامۆستایان و فەرمانبەران و سپاس بۆ خوێندکارانیش کە هاتوونە پشتمان ئەمڕۆ ئەڵبەت دوێنش کۆبووینەوە داوای مافی ڕەوەکانی خۆمانەکەین و جگە لەوەش کە بەڕاستی لەم هەرێمەدا گاڵتە بە مافی مرۆڤەکرێ هەرچی سێکتەرەکانی ژیانە پەچی کەوتووە ئەوەی کە ئینسان پێویستی بێ لێرە بەدەستی ئەنقەست بەبەر چاوی خۆمانەوە مافەکانمان زەوت دەکرێت یعنی ژیان وەستاوە ئێمە ڕۆژانە ئەرکی سەرشانی خۆمان ڕاپەڕێنین لە بەرامبەر ئەرکەکانماندا پێویستە مافەکانمان وەرگین بەڵام بەداخەوە ئەبینین سەرەتاییترین ماف کە پێدانی موچەیە بۆ بژێوی ماڵ و مناڵ و ژیان و گوزەرانی خۆمان ئەوەمان پێڕاوە نابینن تەنانەت ئەمڕۆ 55 ڕۆژە وابزانم موچە نەدراوە ئەگەر لێکشی بینەوە ئەم ساڵی 2022 ئەوە 5 مانگ و نیوە 2 مانگ موچەمان وەرگرتووە ئایا ژیان بۆ شێوەیە ئەڕوا بڕێوە بەڕاستی نەک موچە ئێمە داوای چاکسازیەکەین لە هەموو سێکتەرەکانی ژیانە پێویستە ئەم وڵاتە ئەگەر پێیان نابرێ بەڕێوە چۆڵیکەن بۆ کەسانی بێلایەن بۆ کەسانی تر بۆ کەسانێک کە بتوانن دڵسۆزی خاک و خەڵک بن ئێمە چیتر ناتوانین بەو شێوە ژیان بگوزارێنین ئەیتر بە یەک دەنگ هاتووینە دەرەوە داوای مافەکەین داوای ژیان و گوزەرانەکەین داوای خۆشگوزەرانیەکەین یعنی چیمان کەمە لە ئینسانەکانی ترکە لە چواردەورمان ئەو وڵاتانەی دەوروبەرمان ئەوە ئێرانە ئەوە تورکایە ئەوە تەنانەت عێراقی خۆمان بۆ لەم هەرێمە کە بەدەستی خۆمان گۆڕیمان یعنی بۆ ئەبێ وا بکەن کە ئێمە جارێکی تر ڕاپەڕین بکەین ئەم دەسەڵاتە کوردیە کە لە خوێنی خۆمانن کە خوشک و برا و کەسوکاری خۆمانن بۆ ئەبێ وا بکەن ئێمە دەریان پەڕێنین گومانی تێدا نییە هەمومان ئەوە زانین کە عەقدێکی 50 ساڵی هەیە لەگەڵ تورکیادا بۆ ئەوەی نەوت بفرۆشێ و بەڕێی بۆریەکانە بۆ تورکیا بڕوات ئەو عەقدە من وای ئەبینم ڕەنگە هەڵەبم و ڕەنگە نەک من دەیان کەس ئەو قسەیەکەن ئێمە بە حساب خۆمان ڕووناکبیرین تێگەیشتوین ئەخوێنینەوە ژیان و گوزەران شارەزاین بەڕاستی وا هەستی پێەکەین کە ئەو عەقدە کۆمەڵێک گرێبەستێ لە بینیانە یەکێ لە خاڵەکان ئەوەیە کە زۆر ئاساییە تورکیا وەرە ناو خاکی هەرێمەوە تۆپبارانیەکەی هەچی مەصرف و شتێکە لە ئەم نەوتە بێ ئێمە بەو شێوازە هەستەکەین دوژمنی ژین نەسەرشانی خۆمان بۆ ئەبێ وابێ ئەو حیزبانەی کە بۆ شێوازن بەڕاستی میلەت قبوڵی نییە ئەبێ بڕۆنە دەرەوە خۆی کێشە سەرەیەکە هەرموچە نییە بەڕاستی ئەبێ ئەم مەهزەلەیە بوەستێنرێت چکە مانگ زیاترە بەم شێوێت کۆمەڵێ وەزارەت ئەدرێت و هەنێک وەزارەتی ژمارەیەکی زۆر کەم ئەکەونە زۆر دواوە ئێستا ئەوە مانگی 4 مانگی 5 موچەی مانگی 4دا بەشکرێ مێشتا موچەی مانگی 3مان وەرنەگرتووە کێشەکە تەنها موچە نیە یعنی پێویستە یەکێکیان زۆنی سەوز بێ یان زۆنی زەر بێ هەر کامێکیان نازان کێ خەتابارە لەم 2 ساڵاتدارە ئەبێ بێنە سەر خەر هەموو شتێک پەکەوتووە هەموو شتێک یعنی هیچ سیستمێک هیچ پلانێک نییە هیچ پلانێکی نییە ئەم حکوومەتە هەر بەم شێوەیە بەڕێوە ئەبات و هەر ئێوە سیستمی پەروەردە و سیستمی خوێندنی باڵا پەک بخات.